داوای پێدانی موچە و مافی خۆمانەکەین ئەوە دوو مانگە هیچ موچەیەکمان وەرنەگرتەوە هیچ قسەیەکی خۆشیش نییە کە بزانین کەی ئەدرێت نادرێت دەسی پێمانەکرێت و ئێمەش ژیانمانەوە مناڵمانەوە ماڵمان هەیە و وەکو ئەو خەڵکە ئەمەش ئاگامان لە معاناتی نەخۆش ئازانین ئەم ئیشەی ئێمە ئیشێکی باش نییە کە جێبێڵین بەڵام چی بکەین چار نییە گەشتە گیانمانەوە دوو مانگە ینی ئەمانەیە هیچ نەبێ موچەیمان یەکمان بۆ بنێر مافی خۆمانە هەر کەسێک کارکە ئەبێ بەدیلەکەی شتێکی پێ بدرێت ئێمە ژۆک و کرێکارێک و کارمەندێک ئەبێ موچەمان پێ بدرێت ناکرێت ینی ئەو خەڵکە بەچی بشی بەچی بێت بەچی بڕوات ئێمە ئەمڕۆک و کارمەندانی نەخۆشخانەی مناڵان و مناڵبوون هاتوونێتە دەرەوەمانمان ڕاگەیاندووە بەڕاستی داوای حەقی خۆمامان کردو نەک زیاتر دوو مانگە ئێمە موچەمان وەرنەگرتووە بەردەوام ئیشمان کردو خزمەتی نەخۆشمان کردو هیچ منەتێک ناکەین بەسەر خەڵکە ئیشی خۆمانە بەڵام حکوومەتیش ئیشی خۆیەتی واجبی خۆیەتی کە لە بەرامبەرە هیچ موچەکانمان باتێ داوای هیچی ترمان لێ نەکردووە تەنها موچەکانمان ئەوە قسەی خۆم و هەموو هاوکارەکانمە هیوادارم بەشەکانی تریش نەخۆشخانەکانی تریش وەکو ئێمە بێنە سەرخەت دوو لە ڕووی ئێوە خەڵک خەڵەتاندنە ئەگینا داهاتی ناوخۆ هەبووە پێشتریش ئێمە موچەمان لە بەخاوەر نەگرتووە ئەمە یاریکردنە بە شعۆری خەڵک ئەمڕۆ نابەیانی هەفتەی داهات و دوو هەفتەی تر یعنی ئەوە گاڵتەکردنە بە شعۆری خەڵک